لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە ئەزمموی گەنجێک دەکەین لەبارەی هوەری جواننووسیەوە بزانین ئەم گەنجە چۆن فێری ئەم هوەرە بووە و گرنگی پێدانی چۆن چۆنی دەبێت وروها کەسانێکی ژەگەر خولیایان بێت فێری ئەم هوەرە ببن بە چ شێوازێک دەتوانن فێر ببن میوانەکەمان لە هەولێرەوە کاک عەبدولباری عەبدولخالق جواننووس. کاک عەبدولباری سڵای خوا لێبێ، سپاس بۆم دەرفەتە. سلااو لە تۆر، سلااو لە هەموو بینەرانی پێیان، سلااو لە ستافە جوانەکەتان. زۆر سپاس دەکەین. ئەگەر باز لە ئەزمموی خۆت بکەی ماوەی چەند ساڵە خەریکی ئەم پیشەیت وە خەریکی ئەم هوەرەیت؟ بەڵێ من لە ساڵانی 2011 تقریبا 2011 و 2012 لەگەڵ مام و گەورە خۆشنووسی جیهانی ئەحمەد عەبدوڕەحمان کە لەگەڵ مەخارج حروفەکاندا من لەگەڵی بووم و تاوەکو ئێستاش لە فێربووندەم. هەروەکو دەبینن مەسەلەنەوە ساڵانی 2011 بوو کاتێک مامم بە ئەلفوبێی سەرەتایی وەکو قوتابیەکی پۆلی یەک تەمرینم دەکرد لەسەر هەموو شتەکان و تاوەکو بە تاوەتەواوی فێرە خۆشنووسی بووم و ئێستاش لەگەڵی بەردەوامە. دەستەکان خۆش بێ کاک عەبدولباری، خۆشنووسی بە دڵنیاییەوە هوەرە بێ حەزێکیش هەبێ. تۆ حەزەکەشت هەیە لەگەڵ یا با بڵێن ئەکرێ مرۆڤێک پێی خۆش بێواتە هیچ هوەرێکیشی تێدا نەبێ بەڵام حەزێکی لێبێ بتوانێت مەسەن هەندێک هەنگاو بنێ؟ بەڵێ هوەری خۆشنووسی یەکەم شت دەگەڕێتەوە بۆ حەز. من ئەو کاتێک کە دەستم پێکرد دەست و خەتم زۆر ناخۆش و بەڵام بەهۆی کە مامەم خەتاتەکی گەورەی جیهانی و خەتەکانی ئەوم دەبینی و لە نزیکەوە ئاشنای بووم، بەڕاستی زۆر حەزم چوە خۆشنووسی و هەر لەگەڵ ئەوە وتم مامە دەمەوێت فێری خۆشنووسی و میتر لەگەڵ ئەو دەستم بەخەت کرد و تاوەکو ئێستاش بەردەوامم. یعنی ئەوە هیچ ئەوەک نییە یعنی پێشینێکت هەبی یاخود هەلسکی دایکتۆ کە هاتیتە دنیا و دەستخەتت خۆش بێ، ناشتیوابوونی نییە. ئەوە زانستەکە دەبی خۆت فێر بکەی ئەوجا دەتوانی بە باشی ئەدای بکەی، گەنە لە ئەسڵەوە ناتوانانی بیت شێوەک جواننووس بی. ئەم هوەرە چەند جۆری هەیە گەراماژەیەکی پێ بکەیت و لە نێو خۆماندا کۆمەڵگای کوردیدا زیاتر چ جۆرێکیان گرنگی پێدەدرێت بەلای خەڵکیەوە زۆر جوانە؟ ڕاستە هوەری خۆشنووسی دوو زۆر دەگرێتەوە، زەخرەفەی ئیسلامی و خەتی ئیسلامی. خۆی لە ئەسڵدا لە دنیا شتێک باوە کە دەڵێن خەتی عەرەبی، لە ئەسڵدا خەتی عەرەبی بوونی نییە، چونکە خەتی عەرەبی تەنها پێوەست نییە بە عەرەبەوە، پێوەڵکو پێویستە بە کوردەوە، پێویستە بە تورکەوە، پێویستە بە فارسەوە، پێویستە بە عەرەبەوە، پێویستە بە هەموو ئەو ناوچانەی جیهان خزمەتی خەتی عەرەبیان کردووە، خەتی ئیسلامیان کردووە. باشە لێرەدا هوەری ئیسلامی دەگرێتەوە. هوەری ئیسلامی دوو زۆرەوەکو گوتمان، زەخرەفەی ئیسلامی و خەتی ئیسلامی. جا ئێمە قسەمان لەسەر خەتی ئیسلامی. خەتی ئیسلامی تقریبا 7 جۆری سەرەکی هەیە وەکو خەتەکانی ثلث و ڕوقع و نوسخ و دیوانی و نەستەعلیق و هەتا ئاخری. زۆر باشە. لە دیمەنەکانەوە پێم وابێ ئەو جواننووسیانە ئەو هوەرانە لە ئەسنای قسەکان تا ئەڕوان لەسەر شاشە لەوانەیە خۆت نەیبینین. شتێکم بینی ئەوەیە کە پێم وابێت ئاەتێکی قورئانی پیرۆزت نووسی بوو و دواتر بە فچەیەک پاکرایەوە. ئەمە چۆنی بوو، چۆن ئەمە نووسراوە؟ بەڵێ ئەوە سەرەتا کاتێک مەسەلەن لەوحەکە لە بەردەستمە سەرەتا بە سمغ دەینووسین کە بە سمغ ئێمە نووسیمان هەروەکو ئەوەی کە لێمەوە دیارە کە بە سمغ نووسیمان ئەو وەرەقەی گۆڵدەی لەسەر دەدەین کە وەرەقەی گۆڵدمان لەسەردا بەم شێوەیە بە فڵچە پاچی دەکەینەوە. یعنی تەنها جێ ئەو چرکانە دەردەچین، جێ ئەو سمغەی دەردەچی، تەنها جێ سمغەکەی دەمینێتەوە کە لەسەر وەرەقەکەماندایە، لەسەر کانڤاسەکەماندایە، بەو شێوە هەتا ئاخری. ئێستا لێرە وەزعەکەی ژوورەکەی زۆر پیس دەکا و قەلبیشم زۆر پیس دەبێت بۆ یەک پاچی ناکەینەوە، تەنها وەکو زانیاری پێمدان. کاک عەبدولباری، ئەلفبای عەرەبی یان با بڵێن زمانی قورئان بە خەتی زۆر چۆن ئێستا با بڵێن فۆنتی جیاواز با بڵێن نووسراوە. ئێمە نەستەعلیقمان هەیە لە فارسەکان بۆ نمونە، خەتی کوفیمان هەیە،
ئەمانە لەو خەت خۆشیانەی لای بەڕێزت مەسەلەن زیاتر لە کوردستان گرنگی بەچی دەدرێ خۆت بۆ نووسینێکی زەقرەفەیی جوان زیاتر چه خەتێک بەکارێن یا خۆ دەوەی باڵێن بۆی بینەران باشتر تێبگەن ئێستا بڵێن فۆنتەکەتان چۆن بەڵێ لە کوردستان گرنگی بە هەموو خەتەکان دەدرێت بۆ چونکە ئێمە لە کوردستان خەتاتی زۆر گەورەمان هەیە زۆر عیملاقمان هەیە کەس هەبووە چویتە مەسەلەن چویتە وڵاتانی دەرێت چویتە سعودیا و چویتە ئیمارات گوتی کاکەم دەمێ فێری خەتم گوتیان کاکە بگەڕێەوە تۆ لە ناو هەولێری تۆ لە ناو جەرگەی خەتی بگەڕێەوە لەوێ خۆت فێری خەتکە لەلای ئەو خەتاتە گەورانی کە لە کوردستان هەیە وەکو گوتم خەتەکان زۆرن لە کوردستان چونکە خەتاتی گەورەمان هەیە بە تایبەت خەتی ثلث و نوسغ لێرە خەتاتەکانی ئێرە زۆر بەکاری دێنن زۆر باشە کاک عەبدولباری خۆت زیاتر دەسوپەنجە لەگەڵ کامیانە زیاتر نەرمە و پێت خۆشە بەردەوام بەو شێوازە بینوسی یاخود خۆت نەدویستووە زیاتر برە بدەی بە جۆرەکانی دیکە بەڵێ من زیاتر خەتی دیوانی و خەتی ثلث دەنووسم لە ڕاستیدا خەت ئەوەندە فراوانە ئەوەندە وردە ئینسان ناتوانێت هەموو خەتەکان زۆر بە باشی فێر بێ تەنها دەبێ پەیوەست بێ بێک خەتەوە یا دوو خەت یا سێ خەت زیاتر ئەگەرنا بە هەموو خەتەکانەوە پێوەستنی بێگومان سەرکەوتنەکی زۆر بەدەستنانی چونکە تەمەنی ئینسانی کورتە منیش لەو خەتانە تەنها لە خەتی دیوانی و ثلثدا دەتوانم بڵێم تا ڕادەیەک باشم بەڵام تا ئێستا ژۆکو گوتم لەگەڵ مام لە فێربووندام تاوەکو ئێستاش عەبدولباری شێواز ئەم شێوازانە کەسانی ئاسایی کەسانێک کە خولیان هەبێ دەتوانن فێری ببن و چۆن فێری ببن بەڵێ بە تەئکید هەروەکو باسم کرد کەسانی ئاسایش دەتوانێت فێری بێت چونکەوە 2000 زانستە 2000 زانستێک کە دەبی خۆت فێرکە هەل ئەلفوبا و ثاوە با و جیم و دال و هەموو ئەوانە وەکەوەی باسم کرد مەسەلەن لێرە سەرەتا دەنووسی کە لێرە ئەو ئەلفەمان کرد ئەلف ئەو ئێستا خەتی نوسخ ئەو خەتەیە کە قورئانی پێ نووسراوەتەوە باشە بۆ نمونە خەتی ئەلف دەکەین تەنها ئەلفێک دەکەین ئەو ئەلفا پێکهاتووە لە 5 نوقتەی ئەو قەلەمەی کە پێی دەنووسی کە 5 نوقتەمان کرد ئەوە قاعیدەی ئەلفی لەسەر دادەمەزرێ وەکو ئەوەی قاعیدەکان هەر کەسێکی ئاسایی دەتوانێت لەسەری بڕوا و زۆر بە باشی فێری بێ بەڵام پێویستی بە سەبرێکی زۆرە یعنی ئەو کەسانی کە دەست بە خەت دەکەن چونکە سەبرێکی ئەوەندە زۆری دەوێت دیقەتێکی ئەوەندە زۆری دەوێت لێسار دەبنەواز لێ دێن بەڵام خەت پێویستی بە سەبرێکی زۆرە تاوەکو فێر دەبی پێم وابێت نووسینیش لەسەر تابلوێ کاتێکی زۆریەوێت کە تۆ ئەو تابلوێ تەواو بکەی چەند هەیە کاتەکەی وەڵاهی کاتەکەی زۆری دەوێت وەکو ئێستا ئەو تابلوی لە پشتمەوە دەردەکەوێت تەنها ئەگەر یەک حەڵقەی بکەین یەک حەڵقەی بە خۆشنووسی بکەین نزیکی 4 سەعات لە بۆ 3 سەعاتی دەوێت 4 سەعات 3 سەعات 5 سەعاتی دەوێت تاوەکو یەک حەڵقەی دروست بکەین کاک عەبدولباری بابەتی نووسینی خەتخۆشی بەدەر لەسەر تابلۆکان و بۆ کتێب و بۆ کۆنە بابەت زۆرجار لە بینە ئاینیەکان یان لە مزگەوتەکان یان لە کۆمەڵێک لەو دیوەخانەکان مەسەلەن داواکەن نەخش و زەخرەفەی ئیسلامی دروست بکرێبەوە بەتابەت نەخش و زەخرەفەی نووسین ئەمە جیاوازی چییە لەگەڵ لەسەر کاغەز یاخود بە قەڵەمێکی بڵێن بچووکتر باریکتر بۆ نووسین بەڵێ هەرچی ئەوەی کە لەسەر کاغەز و ئەوانە دەکرێت لەسەر وەرەقەی مقاهر دەکرێت و لەسەر قەلەمی قەلەم قامیش دەکرێت قەلەم خەت دەکرێت بەڵام هەرچی ئەوانەی ئەو دیکۆرانەی کە لە ناو مزگەفت دەکرێت کە لە بۆ جوانکاری دەکرێت ئەوانە زیاتر بە فڵچەی دەکرێن چونکە فڵچە توانایەکی هەیە لە بۆ هەڵگرتنی حوبر یاخود لە بۆ هەڵگرتنی ڕەنگ تاوەکو ڕەنجی لەسەر پێ بکەین هەرچی بەڵام هەرچی ئەوەی نووسینی کلاسیکە لەسەر وەرەقەی مقاهر و لەسەر قامیش دەکرێت ئیشی کامیان خۆشترەکە کاک عەبدولباری یانی ئەوانی ڕازاندنەوەی زۆر جارە بینین مزگەوتەکان نەخش و زەخرەفەیەکی زۆریان بۆ کراوە ئەمە مانوبوونێکی زۆرترێوێ یان ئەتوانین بڵێن پلەیەکی باڵاتری خەتاتیەوێت بۆی بتوانین تۆ بەو شێوە بنووسی یان نابێ پێچوانەوە ئەمیان ئاسانترە و سەر تابلۆکان قورسترن
نا بەتەکیید کە ئێمە فێری قاعیدەکان بووین فێری هەموو شتەکان بووین نووسینی سەروەرەقە زۆر ئاسانترە چونکە هەر لە جێوە دادەنیشی تۆ تەنها خەتەکە دەنووسی هەرچی ئەوەی قورسە تەنها قاعیدەکانە جێبەجێ بکەی بەڵام هەرچی ئەوەی ناو مزگەوتە تۆ دەبێ دایمەن سەرت یعنی بەرز بێتەوە دایمەن بە پێوە ڕاوەستابی دایمەن هاتو چۆت هەبی و لەگەڵ ئەوەشدا دەبێ فکرت لەسەر هەموو قاعیدە و بنچینەکانی خەت بێ تاوەکو خەتێک و زەغرەفەیەک دەکەی. کاک عەبدولباری ئەو پێداویستیانەی کە بۆ جوانووسی هەیە لە کوردستاندا دەستەکەوێت ئێوە بە ئاسانی دەستان دەکەوێت؟ لە ڕاستیدا نەوەڵڵا لە ڕاستیدا وەکو ئەوەی کە پێویست هەبێ پێویست نییە پێداویستەکانی خەت وەکو پێویست لە کوردستان بوونی نیە ئێمە جاروێشتمان دەوێت لە کوردستان نییە ناچارەوەی چینە دەرەوەی وڵات زۆر کەسیش زۆر لە هاوڵاتیان دەپرسن کاکەەوە لە چێن دەرهەیە هەر زۆرم پێخۆشە بڵێم کاکە لەو جێ هەیە بڕۆم بکڕن چونکە من زۆر حەز دەکەم خەڵک بچێ فێری ئەو شتە بێ لە ڕاستیدا پەیزەکانی دەری وڵاتیان لەوە دەنێرم تاوەکو شتەکانی خۆیان بێنەوە منیش بە هەمان شێوە وەرەقەی مقەهەرە قامیشە ماجیکە هەموو ئەو شتانە لە دەری وڵات زیاتر دەست دەکەوێت بەتایبەت لە بەغدا و تورکیا. کاک عەبدولباری فیدباکی خەڵکی یاخود ئەوانەی کە حەزیان بەوەیە جۆرە تابلۆیان لابێت چۆنیە تا چەند پێشوازی لەم جۆرە تابلۆیانە دەکرێت یاخود ئەوەی کە ئەگەر گەنجێک بێوێت لەم ڕێگایەوە هەلێکی کار بۆ خۆی بڕەخسێنە ئایا دەتوانێت؟ بەڵێ بێگومان دەتوانێت ئەگەر لەوحەکانی بچێتە دڵی خەڵکەوە تا لە کوردستان ئەویشە زۆر سەرەتایە کە من دەستم پێ کردووە پێ دەڵێن لەوحەی حروفیات من لەگەڵ ئەوەدا بەردەوامم تاوەکو ئاستێک بزانم بەرەو کوێ دەڕوات چونکە جارێ زۆر سەرەتاینە لەو خەتەدا لە وڵاتان زۆر پێشکەوتووە بەڵام وەکو سەرەتا پێشوازێکی زۆر باش هەیە لەو بوارەی بەڵام وەکو پێویستیش نییە بەڵام ئینشاڵڵا لە داهاتوودا زۆر باشتر دەبێت بێکومەس. کاک عەبدولباریەوە چییە نووسن ئەوەی کە بڵێن خۆتان لە مێشکی خۆتان نابێ چ بابەتی لایەنە دینیەکان دروشماینەکان بن یاخود کەسێک دێت تەڵەباتێک لە بەڕێستان دەکات دەڵێت ئەم بابەتەم هەیە بۆم بنووسە جاییتر هەر ناوەڕۆکێکی هەبێ ئەو شتە. بەڵێ من زیاتر نووسینی کوردی دەکەم نووسینی کوردی زۆر حەزم لێیە کە برەو بە خەتی کوردی بدەم یعنی نەک خەتی کوردی دەمەوێت خەتی ئیسلامی تاقی بکەمەوە جێبەجێ بکەم لەسەر زمانی کوردی هەروەکو ئێستاوی لە پشتمەوە دەبینی مەسەلەنەوە شعرێکی وەفاییە نووسیومە شعرێکی مامۆستا وەفایی بێگومان ئەو کەسانی کە دێن داوای تابلۆش دەکەن بۆ نمونە کەسەکە شاعیرە دەڵێ کاکەوە شعری خۆمە لەسەر ئەو تابلێ بووم بنووسە حەز دەکەم لە ماڵەکەی خۆمدا هەڵی واسم کەسێکی شاعرێکی تری خۆش دەوێت شعرێکی بەدڵە وتەیەکی بەدڵە هەر شتێکە من دەتوانم بۆی بنووسم یاخود ئاەتی قورئانە بۆ شێوێ من دەتوانم لەگەڵیان بەردەوام بم بەڵام وەکو ئەوەی لای من جێی بایەخە کە گرنگی بە نووسینی کوردی بدرێ بەڕاستی چونکە هەموو زۆربەی خەتاتەکانەوانی لە کوردستان هەن تاوەکو ئێستا خەتی عەرەبی دەنووسن من پێم باشە کە لەسەر زمانی کوردیش هونەری ئیسلامی تاقی بکەینەوە و جێبەجێ بکەین. هەر سەبارەت بە زمانی کوردی یاخود هیچ شێوازێک هەیە تایبەت بە کوردی بێت ئێوە پرەوتان پێدا بێت و زیاتر بناسرێت لە جیهاندا؟ ڕاستە نەوەڵڵا هەتا ئێستا هیچ خەتێکی کوردیمان نییە وەکو یعنی بە کوردیکردنی لە بۆ بکرێ بەڵام من هەوڵ دەدەم لە داهاتوودا هەرچەندە کارێکی زۆر قورسا زۆر ئەستەما بەڵام هیوادارم من ئەو ڕێچکەیە بگرمە بەر و کلیلەکان بکەمەوە و خەتێکی کوردیدا بمەزرێنم. زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک عەبدولباری عەبدولخالق جوانووز لە هەولێرە و میوانمان بووی سپاس کەم دەرفەتت بێ بەخشی و بۆ هیوایی کە بتوانانی زیاتر برەو بە توانەکەی خۆت بدی لە واردا زۆر سپاس دەکەین. سەرکەوتووە ئیشەڵا مامۆستا عەبدولباری ڕێز و سڵاویشمان هەیە بۆ مامی بەڕێزت جێگە دەستی بەڕێزیان دیارە ئیشەڵا هەمیشە ساق و سەلامەت بن بە هیوای ئاسۆیەکی گەش و دەست و پەنجەکەت هەمیشە ڕەنگین بێ بە ڕاستی کاک دانیا زۆر خۆشحاڵم مەسەلەن گەنجانی ئەمەش زۆر گرنگیە دەن بە بابەتی خەتخۆشی چکە زۆرێک شت هەیە زۆر گرنگە بەڵام لە لای خۆمان هێشتا هەر بڵێن زۆر گرنگیان پێ نادرێت یاخود جۆرێک لە جۆرەکان ڕەنگە ڕێگریش دروست بێ و گرفتیشانەوەی بۆ هیوایی ئینشەڵا ئەم بابەتی خەتخۆشیش لە هەرێمی کورسان برە و پێ بسێنێ وەروە لە زانکۆکان گرنگی بەم بابەتە بدرێت.